پەیوەندێکی ترمان دایکی درود فەرمو خوشکە باشەکەم. سلام عليك ماما صاجيان. عليكم السلام ورحمة الله. دایکی درود عزیزی من خوشکە باشەکەم. تمام جيبي ماما صاجيان هسه كوكبي هدو على خير وكم خوي جوريان ما تبدا وسركوكبي ماما صاجيان. دادەگیان یا ڕەبی فریشتەکانی پەروەردگاری شەڵا لە پشتی تۆ کە تۆ دوعا لە پەنهانە بۆ ئێمە دەکەی خوا دەڵێن یا ڕەبی خوا هەمان چاکەش توش تۆکە. دائما ديال وتاركان تقرب على خير ما بوكا خويا ما تبدا ان شاء الله. خوا بە دوعای ساڵحان بێ خۆی گەورە بەزێ و ڕەحمەتی خۆی لەگەڵ هەموو ئێمەش و ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بنوێنێ. قربان ماما صاجيان والله برسياري يا من كريكم نخوشه دعاء خيري وبكا ان شاء الله. بس مخواجه ولا شفاي بدا جنزة خوای جان بەناوی پیرۆزی ئەشافی لەم کاتە پیرۆزەدا ئێوەی بینەری ئینشاءالله ئامینی بۆ بکەن. دایکی درود کوڕێکی نەخۆشە یا ڕەبی خوای گەورە شیفای ئەو کوڕە باشە بدەی یا شافی یا ئەڵڵا ئەو کەسی شیفاکە تەنها بەدەستی تۆیە یا ڕەبی پەروەردگارە شیفای بدەی ئینشاءالله لە نوێژی جومعەشە لەگەڵ نەخۆشی مسلمانانە ئەو کوڕە باشەی دایکی درودیش ئینشاءالله لە دوعاکاندا دەبێت. گەنجێکە ئیتر تۆزی ئاوا تووشی نەخۆشی دەرونی بۆ تۆزی واسواسی لەگەڵای دوعای خێری ڕەبی خوای پەروەردگار ڕەحم بەدڵ و دەرونی ئەویش و هەموو نەخۆشانی دەرونی بکەی بەسەر چاوداشی درود ئینشاءالله لەگەڵ هەموو بینەراندا. پرسیارێک شمێ مامە صاجیان من تۆزە لە نوێژە واسواسم ئیتر تۆزی لە نوێژەکانە هەڵەکەم ئەتەسم هەڵە زیاوم کردێ کەمم کردێت خۆنەواری نیە مامە صاجیان ئیتر لەبەر ئەوە با پرسیارێکی دەکەم لەبارەوە مامە صاجیان دەخۆتی بەسەر چاودادەجیان ئینشاءالله دایکی درودەوەش بۆ ڕوون دەکەمەوە کەسانی کە لە نوێژە زیاد و کەی مەڕکاتەکانیان لێ تێک دەچێت شەرع چۆنی باس کردو ئینشاءالله تیشکێکی دەخەینە سەر لە درێژەی بەرنامەکەدا. خوای گەوریان نەکیبا مامە صاجیان دادەگیان دایکی درود خوای گەورە بێ خوشکە باشەکەم. خوای گەورە بوو پارێزیان سپاس دەکەم لەگەڵ ئێوەی بەڕێزیشە خوا لەگەڵ دادەگیان. دایکی درود دەفەرمێ کوڕێکم نەخۆشی دەرونی هەیە یا ڕەبی خوای گەورە بە ڕەحمەتی خۆت بە شیفای خۆت ئەو کەسەی ئەم دڵانە بەڕاستی ئەم سینەیە تەنها بە تۆ ڕۆشن دەبێتەوە یا ڕەبی خوای هەموو ئەوانەی نەخۆشی دەرونی و دڵتەنگی و قەلەقیان لەگەڵایە یا ڕەبی خوا لەم کاتە پیرۆزەدا لێت دەپاڕێنەوە لەگەڵ هەموو مسلماناندا شیفای هەموو نەخۆشەکان بدەیت بە تایبەت ئەوانەی کە دەرونیان ناساغا ئەوانەی کەوا گرفتیان هەیە یا ڕەبی خوای گەورە دڵیان خۆشکەی. دووەمیان دەڵێ وەسواسم لە نوێژدا کەم بیان زۆر بێ خوێندەواری نییە بەڕێزەکەم خوشکە باشەکەم دایکی درود خوای پەروەردگار گرنگەوەی ڕووبکەیتە قیبلەکەی و هەوڵ بدە شارەزاش بە لە نوێژ خوێندنە کە الحەمدولillah نوێژەکانت دیارە ڕەوانن بەڵام زۆر جا تووشی وەسوەسە دەبی دەبێت کەمم کردبیان زۆر بۆ نمونە نوێژی عیشا دەکەی ئێستا نوێژی خەوتنا نوێژی عیشات کردووە خۆی 4 ڕکاتە جەنابەت لە تەحیاتی کۆتاییدا کەوتێ گومانەوە ئەبێ خوا سێم ڕکاتم بێ دانیشتوم یان 4 من بێ کە تەحیاتەکەت تەواو کردو کەوتویە گومانەوە هەستەوە خوشکە باشەکەم نوێژەکەت مەبڕە دیسان دەست پێ بکەیتەوە هەستەوە 1 ڕکاتی تر بکە ئەمجا دانیشتەوە تەحیات خوێنە پێش ئەوەی سەلام بدەیتەوە ئێستا یەقینت هەیە کە 4ت کردووە چونکە پێشتر گومانت هەبوو دەبێت 3 بێ یان 4 بێ ئێستا یەقینت هەیە بوو بە 4 ڕکات بەڵام گومانیشت بۆ دروست بووە دەبێت خوای ئەمجا لەم کردبێ بە 5 بۆی ئەو گومانە شەیطان لە دڵ تا دروستینەکە دوای تەوابوونی تەحیات پێش سەلامدانەوە 2 جار بچۆ سەر سوزدە بەرە بۆ سەر زەویەکە 2 جار سوزدە بەرەوەکو سوزدەی ناونێژەکەت بەنێتیەوەی کە ئەمە سوزدەی سەهوە هەر ئەوە لە دڵ تاوێت بڵی سبحان ربی الأعلى ئەتوانی هیچ نەڵێ هەر ئەوە لە دڵ تا بێ خوای ئەمە لە جیاتی ئەو گومانەی کە لە دڵما دروست بووە ئێستا من یەقینم هەیە 4 ڕکاتم کردووە 3 نییە بەڵام گومانم هەیە دەبێت 5م نەکرد بێ خۆ نابێ نوێژیش 5 بێ ئەبێ هەر 4 بێ وەکو خوا فەرموویەتی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی دیاری کردوین ئالەم حاڵەتەدا ئەو 2 سوزدەی سەهوە ئەو گومانە هەمووی لادەبە هەر وەختە لە ناو نوێژە گرفتان بۆ دروست بوو کەمت کردووە یان زۆر دڵت قەناعەت پێ بکە کە لانی کەم کەمەکەیانە دوای تەحیاتەکە هەستەوە ڕکاتێکی تر بکە ئەو جاوت تەواو بوو بەڵام گومانت بۆ زۆری بۆ دروست بووە پێش سەلامدانەوە دوای خوێندنی تەحیات 2 سوزدە بەرە بەنێتی سوزدەی سەهو کە هەستایتەوە تەحیات مەخوێنەوە یەکسەر سەلام بەم لاولادا بدەوە و کۆتایی پێ هاتووە.